تازه ترین خبرها و گزارش های مهم روز در برنامه تلویزیونی خبری دری صدای امریکا. دوشنبه تا جمعه ساعت 9 شب به وقت افغانستان و 12:30 پس از شاش به وقت واشنگتن دی سی. از طریق چینل 469 ستلایت یاسد، وبسایت و شبکه‌های اجتماعی صدای امریکا دنبال جه تلویزیون کردی دنگی امریکا ل واشنگتن پایتخت و دمو حمیده من باش ایروز سه‌شنبه 30 ماه پوشپرا 1726 آن کردیه ل برانبر 21 تیر ماه 1026 آن زاینیه. افکار من بفرا و نوری و از صالح دمیجر امی و برنامه جورا پیشکش بکن. لشاس خلکی دهاتو دا براپورتی تایبت و چاوپێکەوتن لەگەڵ شرۆفەکاران بە دوواداچوون بۆ دوایین ڕووداوە سیاسی و ئەمنی و نێودەوڵەتیەکان دەکەین. سەرۆک ترامپ پێشوازی لە جۆزێف ئۆن سەرۆکی لوبنان کرد لە کۆشکی سپی. وزیر جنگی پیت هکسس و فرماندار گشتی ارتش امریکای دل کنگرس برسوا پرسن سیناتوران بدن. سووریا بۆ باری سێیەم دەستی بەسەر ئەو چەکانەدا گرت کە بە قاچاق بۆ لوبنان ڕەوانەکراون. ارتش لبنانی لباجاروک زوتر الغربیه ی باشور لبنان بلاف بو پشتی کو هیزن اسرائیل جور وکشیان. بله بنرن هجا و کو هر جارج کوش کاسپی ام دست به برنامه خود کن جه کو بریارو پیشکتن باندوره ل امریکا و جهان دکن ایرو سروک امریکای دونالد ترامپ پیشوازی ل سروک لبنان جوزف عون کرد و به روزنامه‌وان را لسر چند مجارین گرینگ آخوین جبو نوچه و پیشکتن هری داوی پیامنر دنگ امریکای کوش کاسپی هیوا سلام به مرایت دم باش هیوا مجارین هری گرینگن کو جهلا هر دو سروکان و هاتن نقاش کردن چبون گرتشت کیدن ل کوش کاسپی هبش کرما خوش مرا ببیجه ئەم کاتت باش ساڵح کەمێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ پێشوازی کرد لە سەرۆکی لوبنان جۆزێف عون هەردوولا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەشدار بوون و ڕۆژنامەوانان پرسیاری خۆیان ئاراستەی هەردوو سەرۆک کرد باسی کۆمەڵێک بابەتی زۆر گرنگیان کرد لەوانە بابەتی کشانەوەی ئیسرائیل لە باشووری لوبنان دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە هێزەکانی ئیسرائیل لە باشووری لوبنان دەکشێنەوە ڕووداوی پەیوەندیدار بە لوبنان حیزبوڵڵا سووریا هەروەها ئێرانی یەکێک بوو لە تەوەرە سەرەکیەکانی گفتوگۆکان هەروەها وەڵامدانەوەی ڕۆژنامە نووسان بابەتەکان گفتوگویان لەسەر کرا دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە بەردەوام دەبن لە گەمارۆکان لە هێرشەکان بۆ سەر ئێران سەرکەوتنی گەورەیان بەدەستهێناوە و هەروەها ڤەنزوێلای بەبیرهێنایەوە کە لە ماوەی چەند کاتژمێرێکدا ئەو وڵاتیان کۆنتڕۆڵ کرد و سەرۆکی ئەو وڵاتە کە تاوانبار بوو بە کۆمەڵێک بابەت لە ئەمریکا دەستگیر کرا و هێنرایە ناو ئەمریکا ڕاپۆرتێکم بۆ ئامادەکردوون فەرمون بە بەیەکەوە سەیری ئەو ڕاپۆرتە بکەین. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و جۆزێف عون سەرۆکی لوبنان لە کۆشکی سپی دەربارەی کۆمەڵێک بابەتی گرنگ و پەیوەندیدار بە لوبنان و ئیسرائیل، ئێران و سووریا قسەیان کرد.
دۆناڵد ترامپ ڕایگەیان کە ئیسرائیل لە باشووری لوبنان دەکشێتەوە و کێشەکانی نێوان ئیسرائیل و ئەو وڵاتە بەرەو چارەسەری دەچن. هەروەها بۆ چارەسەرکردنی کێشەکانی حیزبوڵڵا لە لوبنان هیچ چارەسەرێکی بە دوور نەزانی. لە وەڵامی ئەوەی ئاخۆ سووریا دەچێت بۆ شەڕی حیزبوڵڵا یان نا، دۆناڵد ترامپ قسەی کرد. هێنانی سووریا بۆ لێدان لە حیزبوڵڵا بیرۆکەیەک بوو. نێوانمان لەگەڵ سەرۆکی نوێی سووریا تا بڵێ خۆشە ئیشی باشی کردووە بۆ یەکگرتووی سووریا. سەرۆکی لوبنانیش لەوانەیە هەمان کار بکات. سەرۆکی سووریا حەز دەکات بچێت و دژی حیزبوڵڵا شەڕ بکات و ماوەیەکی زۆری شەڕی دژیان کردووە. بیر لەو بابەتە دەکەمەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەبارەی ئێرانیشەوە قسەی کرد و گوتی کە تەنیا کاتێک هێرشەکانی سەر ئێران ڕادەگیرن ئەگەر ئەمریکا بگاتە ئامانجەکانی. چەند جارێک ئەمریکایەکان ڕانگەیاندووە ئامانجەکانیان لە ئێران دەستبەرداربوونی تەواوەتی ئەو وڵاتەیە لە خەونی چەکی ئەتۆمی و هەروەها دابینکردن و دەستەبەرکردنی ئاشتی و ئازادی کەشتیوانیە لە ناوچە ئاویەکانی گەروی هورمز. ئەگەر هێرشم نەکردبایە سەر ئێران و شوێنەکانی پیتاندنی یۆرانیۆم لە وڵاتە، ئەگەر ڕێکەوتنی باراک ئۆباما و ئێرانیەکانم هەڵ نەوەشاند بایەوە، بۆ ئێرانیەکان ئاسان بوو کە دەستیان بە ئەتۆم بگات. بەڵام من ئەو خەونەی ئێرانیەکانم لە گۆڕنا، ئەو ئێرانیانە زۆر نەکبەتن. ئاخر لەو بارودۆخە ناهەموارەدان بەهۆی هەوڵدان بۆ گەیشتن بە چەکی ئەتۆم کەچی دەنگۆی دروستکردنی شوێنی نوێ هەیە. هەر شوێنێکی نوێ دروست بکەن وێرانی دەکەین. ئەگەر هەر سپەی ئێرانیەکان جێ بهێڵن 20-25 ساڵی دەوێت هەتا بگەنەوە قۆناغی پێشهێرشەکانمان بۆ سەرە وڵاتە. بەڵام بەدڵنیایەوە هەتا نەگەین ئامانج دەست بەردار نابین. بەڵێ هێشتا بابەتی ئێران بابەتی سەرەکیە لەلایەن کۆشکی سپی. دەسەڵاتدارانی کۆشکی سپی لە دوانیان لەو بارەیەوە داوە هیوای خۆیان بۆەوە دەربڕیوە کە بتوانن بە شێوەیەکی ئاشتیانە لەگەڵ ئێران بگەنە ڕێکەوتن. ئەمە لە کاتێکدا کە بردومانەکان بە چڕی لەسەر ئێران بەردەوامن. هەر ئەمڕۆ فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیان کە بۆ شەوی دێیەم لەسەر یەک بردومانەکان لەسەر ئێران بەردەوام بوون و چەندین ناوەندی سەربازی ئەو وڵاتەیان کردوێتە ئامانج. جیا لە بابەتی سیاسی هەر ئەمڕۆ بەیانی دۆناڵد ترامپ پێشوازی لە کۆمەڵە خوێندکاری زانکۆی دێنیسن لە ئۆهایۆ کرد بەهۆی ئەوەی کە ئەو خوێندکارانە لە خولە ناوخۆیەکان توانی بیان ببنە پاڵەوان. بەڵێ پایمنێرێ دەنگی ئەمریکای کۆشکە سپی هیوا سەلام سپاسی بۆ ڤاناگەهیان. هاوکات لەگەڵ زیادبوونی هەڕەشەکانی ئێران، وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەبارەت بە ئەگەری پەرەسەندنی ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاگاداریەکی جیهانی بڵاو کردوێتەوە. لەلایەکی دیکەشەوە وەزیری دەرەوەی ئەمریکا سەبارەت بە ئازادی هاتوچۆی کەشتیەکان لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا هۆشداری داوە. سۆران خاتری پایامنێری دەنگی ئەمریکا ڕاستەوخۆ لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵماندایە. سۆرانە و کاتت باش، زیاتر دەربارەی ئاگاداریەکەی وەزارەتی دەرەوە چ زانیاریەکەت لایە بۆمان باس بکە؟ بەفراو یەک لە زانیاریەکان لەسەر پەیوەندی بە ئێرانەوە هەیە لەو هۆشداریەدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا هۆشداری داوەتە هاوڵاتیانی ئەمریکی کە لە ئێرانن کە بە زووترین کات ئێران بەجێ بهێڵن و هەروەها لە ئەگەری ڕوودانی شەڕ و هاتنە پێشەوەی ئاڵۆزیدا ئاگاداری نزیکترین پەناگاکان ئەو پەناگانە بن کە لە نزیکی خۆیانەوە هەن. وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەروە لە ئاگاداریکی جیهانی بەڵاو کردوێتەوە هەروە کە خۆت ئاماژەت پێکرد لەوێدا دەڵێ کە بەهۆی پەرەسەندنی گرژیەکان لە ڕۆژهەڵاتی ناوڕاست دۆخی ئاسایش هێشتا نالەبارە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئەگەری ئەوە هەیە کە لە ناکاو گرژیەکان پەرە بسێنێت. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕێنمایی داوەتە هاوڵاتیانە ئەمریکی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستن دەڵێت کە ئاگاداری بارودۆخەکە بن و زۆر بە هوشیاری بجۆڵنەوە و ئاگاداری ئەوە بن لەوانەیە گەشتە ئاسمانیەکان تێک بچن، لەوانەیە ئاسمانی ئەو وڵاتانەدا بخرین و لەوانەیە بەرنامەی سەفەرەکانیان تێک بچێت. هەروەها هۆشداری دراوەتە ئەو هاوڵاتیانە هاوڵاتی ئەمریکانەی کە دەیانەوێت سەفەر بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست بکەن. لەوێدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت کە
باشتر وایە کە ئەو کەسانە کە دەیانەوێت سەفەر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن یا ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە تێپەڕ ببن پێداچوونەوەیک بە بەرنمەکانی خۆیاندا بکەن. ئاماژە دراوە لە ئەم هۆشداریدا ئاماژە دراوە بە هێرشەکانی حکوومەتی ئێران بۆ سەر بنکە دیپلۆماسیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت لەوانەیە حکوومەتی ئێران و ئەو گروپە میلیشیایانەی سەر بە حکوومەتی ئێران دیسان هێرش بکەنە سەر بنکەکانی دیکە یا بەرژەوەندیەکانی دیکەی ئەمریکا لە وڵاتەکانی دیکەی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکان و هەروەها ئەو شوێنانەی کە پەیوەندیدارن بە ئەمریکا و تەنانەت ئەو شوێنانەی کە پەیوەندیدارن بە هاوڵاتیانی ئەمریکیشەوە. هاوکات لەگەڵ ئەم هۆشداریانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا وەزیرانی دەرەوەی وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا کە ناسراون بە ئاسیان ئەوانیش هۆشداریان داوە لەسەر ئەو ئالۆزیانێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە و دەڵێن کە ئەم ئالۆزیانە و ئەم پێشهاتانە هەوڵەکانی نێوەندگیرەکان لاواز دەکات و ئومێدەکان بۆ ئەوەی کە بۆ ڕێکەوتن لە ڕێگەی دیپلۆماسی وتوێژەوە لە نێو دەبات. دەزانین کە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکاش بۆ بەشداری لە کۆبوونەوەی ئەم وڵاتانە ڕۆشتووە لە فیلیپین هاوکات لەگەڵ ئەوەی کە مارکۆ ڕۆبیۆ گەیشت بە فیلیپین هەندێک لە ڕۆژنامەکانی ئەو وڵاتە وتارێکی مارکۆ ڕۆبیۆیان بەڵاو کردەوە کە لەوێدا مارکۆ ڕۆبیۆ هۆشداری دەدا کە دەڵێ باشووری کەشتیوانی لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا بە هیچ شێوەیەک ئاسایشی دەست بەسەر نەکراوە. ئەو نووسویە ئەگەر بێت و ئەم ئاوانە کە ڕێڕەوێکی زۆر استراتیژیکن لەلایەنە وڵاتێکەوە کۆنتترۆل بکرێت کە ئەو وڵاتە ئامادەیە بازرگانی وەکو چەکێکی ژئۆپۆلیتیک بەکاربێنێ ئەوە چی دیکە هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر ئەمریکا بۆ سەر هاوپەیمانانی وەسەر بۆ سەر ئاسایش و ئەمنیەتی ئەمریکا و هاوپەیمانانی و هەروە داهاتووی ئابووری. مارکۆ ڕۆبیۆ هەروەها جەختی کردوەوە کە ئەمریکا پابەندە بە ئەو بەڵێنانەیە کە بە فیلیپین و هاوپەیمانەکانی دیکەی لە ڕۆژهەڵاتی باشووری ئاسیا داوێتی. ئەم یاداشتە پاش ئەوە دێکە ڕۆژی چەند ڕۆژێ لەوەن پێش پێکدادانێک لە نێوان هێزەکانی پاسەوانی سنوور و پاسەوانی سنووری چین و فیلیپین ڕوویدا سوپای فیلیپین بەڵاوی کردەوە کە دەڵێ هێزەکانی پاسەوانی سنووری چین تەقەیان لە هێزەکانی فیلیپین کردووە سەربازێک بریندارەوە هەندێک زیان بە قایەقێکی هێزە دەریایی فیلیپینیش گەیشتووە. هەر پاش ئەم ڕووداوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاگەیاندراوێکی بەڵاو کرد ئەو هێرشێ ئیدانە کردووە وتی ئەو هێرشێ چین کارێکی مەترسیدار و دەستدرێژی کارانەیە. بەڵێ سۆران خاتری پەیامنێری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەرن هێژا ئەم باڵەوە دەکشینن سەروەیەکێ کە ئیرۆ پشتی چەند کلیلکێن دن وەزیری جەنگی پیت هێکسس و فەرمانداری گشتی ئارتێشا ئەمریکایە دان کین دانیشتنێکی لە کۆنگرسێ دکن و بەرسەوە پرسن سیناتۆران ددن. پەیامنێریشمان ساڵە پەیامنێری کۆنگرسمان مەریوان حەمان ڕۆماڵی ئەم دانیشتنە دەکات و وردەکاری زیاتر پێشکەشیەوە بینەران دەکات لەگەڵمان بمێننەوە بۆ بەردەوامی بەرنامەکەمان. لشکرین ارتش لبنانی ایرو سه‌شنبه ل باجاروک زوتر الغربیه ی باشور لبنان بلاوبون پشتی کوهزن اسرائیل جهرم وکشیان لگور پلانه که به نوبینکاریا امریکایی لگور پلانه پیوسته که لشکرین ارتش لبنانی لهن دورین باشور ولایت دست بدن سر چکن حزب الله کوب ایران و گریدای و لشکرین اسرائیلی جی گاف بگاف وکشن ارتش اسرائیل روز دوشنبه گوت پلانا کو وکو پروگراما نافچه تاقیکردن هاتیه بنافکردن دست پی کریه ارتش اسرائیل روز دوشنبه پشراست کرده بود که او هزن خوا وکو بشک ج پلان ج نو و بجهد که رادست کردن روز سه‌شنبه جرباندنه که یکما پلانیه که لبنانی هیوی دیکن او کاربه کنترل خوا لسر خطک عرضه یا بقاسی 10 کیلومتر درج و کور دناوا ولایت بسپینه که جهیلا لشکرین اسرائیل و هنجی داگیر کریه. جبو بهتر آگاهی و شیروکرن لدور پیک آنینا پلانا وکشینا هزین اسرائیل جباشوری لبنان و بلاوونا هزین لبنانی لور و هروها نزیک بون و هلوستا امریکای نها رزدار دلوان برواری پسپور پیوندین نونتوی جورج واشنطن بمرایه دم باش رزدار برواری بجهبونا ارتشا لبنان تا چه آسته دکاره به دسپیکا گوهرتنه که سر عرده دناورا لبنانی و اسرائیل ده.
سلام ورز کاک ساله گلک سپاس بو بدر فته سرچاو راستی اف رکفتنا کو هاتیا هیوا شش ویمانا چارچوبایی که امضا کردی انده خالد گلک گرینگ تدا هین تأثیر خود طبعا ده گلک سر گلک اوید هرمی کتن ایک شوانا اوه کو شر نبین لبنان و اسرائیل بشک شر نبین امریکا و اسرائیل و ایران و سیاست امریکا نیکه گلک رکاب محالت کتن نوچه آرام بکتن و او پروکسیت ایران جی لاواز بکد یعنی شرک گلک اوید هین استراتژیت هین کو ایکشون استراتژی امریکی اویا وجا ویتن امریکا ویتن ریکا بهس کردنا حکومت لبنانه و گراندنا جیش لبنان بوان نوچا ازمونیه پایلت ریجن ویتن مثلا ناکوکی بین اسرائیل و لبنان جی صافی بکردن بسبب طبعا قالك يعني بلانك قالك استراتيجيه بس قالك زحمته بو نجاحته بمساله بينيتن شنكو حزب الله بخو بهسترين بروكسيا ايران يعني ناو تشيدا او بهزج يعني او بخب يعني حزب الله بهزج ناف لبنان دا اف من دبي برسكدن كاك دلوفان خلكي اللبناني دكارت شرولي بليزا وتا تشاسي او رازين دفي تشارشوي ده بجا خلكي اللبناني سي باشت سركي بيكتهن خلكي اللبناني الشيعي تنكو بشكيرة حزب الله وكريستيانيتن وسني ناف باشا عوليكم بحث كري او باربتر بشكيرة حزب الله نه و هف پیمانن گل ایران طبعا بربدشت بجیتن بجا اف مینیتن تو بحث کیش خلقیت که لبنانه و بس بارا بترجی یعنی خلقی کو نابوی ناوچه دا بوی شاری دا یه گلک بیزار بوین چونکو در بدری دیتی نخوشی دیتین آبوری تک چوی بجا مربدشت بجیتن کو بشکش خود شیعاجی حزی کن که آرامی بکفته به نوچه چرا یکی بیتن که اگه حکومت بگرید و شرعیت حکومت هز دست حکومت دا بید که ایکشوان پرینسیپ دولت داریه احتمال بارا بتر خلق لبنان پیشگیریه به پروسه بکن باشه یک تلوفان یعنی ام بحثا او جیاوازیه که هلوسته ده هاید نابینا خلک وان ولاتان و حکومت وان دام بچن سر اسرائیلی باشه خلک یعنی اسرائیلی بخوال سر آستا گلری چوانیزی کی و مجاری دبن خلک اسرائیلی بخوجی یعنی معارضه هنگل حکومت اسرائیل کو گل حکومت خود بجن کو پالیسی حکومت بخو آریشه چگری نوچه دا و بهتر خطورات خصیصا سر اسرائیل بس بشکل مازنجی گل پروسا پیشگیریه کو چونکو مثلا حزب الله جی و حماس نه مثلا که روزه که دو روزه و دهان ساله کو ناکوکیه بردوام شر بردوام بجا نف اسرائیل جی دو تقریبا برداشت بجیتن دو باشد سرکیه باشه یک دلوان وارن سر هالوسط امریکا تهنی کی دست بکی دا بحث کرد خوازم من کی برفراهی تو جمره بحث بکی ام دزانن کو حزب الله نرازیه او جی وقت گوت جی بهزه لسر عرض ناو لبنان ده و اسرائیل جی بتندی و قبول ناکه امریکی دکارن چه رول بلیزن دوی درباره ده کو امریکی بخوشی دبیجن دوی حزب الله نمینه امریکی وجا کشا سرکی ناو لبنان او کو جیش حکومت لشکر حکومت لبنان خود گلگا یعنی نسبت سبارت ناف لبنان را نهنده بهزه حزب الله قوی تره بجا پیدویه که امریکا گلگ راهنان و لبنان جیش لبنان چک بکتن و پالپشتیا اکونومیاوان هاریکاریا اکونومیاوان بیتن بجا گلگ لوجستی و گلگ
پێدویە هاریکاریە یعنی ئەکە گشتی بەحث کردن. باشه يعني ام جاركتن فكر سر ايرو ما بحثا كومبونا سروكي امريكا دونالد ترامب لقال سروكي لبناني جوزيف عونكر يعني سروك ترامب بخود وكو كس دكاره تشتكي بك برسك د كونفرنس روجماني جي هاتا برسينكو او دكاره شد في درباره د جبو بك وي بسنا سروكي لبناني داغو كو اوجي كسكي بهزه وكاره تشتكي بك آیا امریکی دوی باوریه دنه کو براستیجی لبنانی کارن با آلیکاری امریکیان روشا خوابو هرن؟ از بینم کو اگر لبنان خلق لبنان پیشگیری یا به پروسه بکن اره بله لبنان دشن به کار بکن طبعا هاریکاریا نه بس امریکا پید بیه بس هاریکاریا هریمی جی پید بیه چون که کیشت سرکی به نوچه داد لبنان و دولت دوروبر دا سوریه و عراق و همی او حکومت نوچه اوید قوات وان اوید زال نوچه دا نوید وان ناینین بس وانا گلک تداخل وان دولت ها کری و آرامی ها تک دایی وجا پدوی نه بس امریکا تنه از بار نکم بشیتن به نوچه آرام بکتن بس بدوی دولت دور براجی هست. بله پسپور پیوندی ناونتوی رزدار دلوان برواری سپاس بوده ماته سپاس بو وانزانیاریان. گلک سپاس کاکسال سپاس. بڕیارە ڕۆژی پێنجشەممە سەرۆکوەزیرانی عێراق بەرەوتاران بەڕێ بکەوێت. ئەم گەشتەش لە کاتێکدایە کە بەغدا ڕوبەڕووی پێشهاتە ئاڵۆزەکانی ناوچەیی و نێودەوڵەتیە. چاودێرانی سیاسی دەڵێن پاراستنی هاوسەنگی لە نێوان زلهێزە ڕکابەرەکاندا یەکێکە لە گرنگترین ئاستەنگەکانی بەردەم حکوومەتی عێراق. لە هەمان کاتدا سەرۆکوەزیرانی وڵاتەکە دەبێت سەقامگیری سیاسی ناوخۆی بپارێزێت و هەروەها ڕێگری لە گرژیە ناوخۆیەکانیش بکات و کاریگەریەکانی ئێرانیش لەسەر گۆڕەپانی سیاسی و ئابووری عێراق سنووردار بکە. پەیامنێر سنوورکەریم لەم راپۆرتەدا چاوێکی خشاندووە بەسەر ڕەهەندەکانی ئەم گەشتە و ئەو کێشانەی ڕوبەڕووی حکوومەتی فدراڵی عێراق دەبێتەوە. لەناو کێشمەکێشمی سیاسی و ئەمنی ناوچەکەدا سەرۆکوەزیرانی عێراق لە سەردانە دیبلۆماسیەکانی بەردەوامە. وا بڕیارە ڕۆژی پێنجشەممە عەلی فالح زەیدی سەرۆکوەزیرانی عێراق دوای سەردانی واشنتن سەردانی تەهران بکات. چاودێرانی سیاسی پێیان وایە سەرۆکوەزیران یەکێک لە ئەرکە قورسەکانی لەم قۆناغەدا ڕاگررتنی باڵانسی سیاسیە لە ناوخۆی عێراقدا. عێراق ئێستا پێچێ گەشتە قۆناغێک کە بێ خۆی وەکو دەوڵەت مامەڵە بکات وەکو دەوڵەت بێ خاوەنی سیادەیەکی تەواوی خۆی بێت خاوەنی سەروەری خۆی بێت خۆی بڕیار لەسەر پرسە ئابوووریەکان بدا پرسە دارایەکان بدا پرسە سیاسەکان بدا پرسە استراتیژیەکان و ئەمنیەکان بدات ئەمە زۆر گرنگم پێم وایە قۆناغێکی نوێیە لە دوای 2023 تا ئێستا کە چووکە تا ئەم ساتە وەختە لەژێر ئەو وسایی ئێرانیا بووە. بەماوەی کەمتر لە 3 مانگ لە پێگە سیاسەکەی زەیدی لە نێو بەرداشی میلانەکانی واشنتن و تەهراندا هەوڵ دەدات هاوسەنگی ناوچەیی لە بەرژەوەندی عێراق بپارێزێت بەڵام دیار نییە دەبێتە قوربانی نێوان دوو بەرداشی سەختی پڕ لە ململانێ یاخود بەدەستێنانی ڕەزامەندی نێودەوڵەتی و ناوخۆیی. بێگومانە ئەمە هەنگاوێکی نوێ ئەمە جۆرێکە لە ململانی سیاسی کەم کوڕەگەنجەیکە بەشێ لە گرنگیەکانیشی ئەو بوو کەم هەنگاوێکی زۆر گرنگی نابۆ مەسەلەی چارەسەرکردنی گەندەڵی لە عێراقا کە هەر خاڵێکی زۆر گرنگ بوو. ئەم کوڕەگەنجە بەتەنیا هەموو شەڕی پێ ناکرێت ئەگەر هەم باڵانسی لە بینی ئەمریکا و ئێرانە ڕانەگرێ و هەم چێشتەکانی ناوخۆشی چارەسەر نەکە و ئەبێ لە بەردەم گفتوگویەکی گەورەیە بێ لە ناو عێراق خۆشیە بە حکومەوەی پڕە لە ئەتنی و گروپ و نەتەوەی جیاواز. وێڕای ئەوەی بەشێکی زۆری شەقامی عێراقی هەنگاوەکانی سەرۆکوەزیران لە دۆسیە بنەبڕکردنی گەندەڵی و سنووردانان بۆ دەستێوەردانەکانی ئێران بە گرنگ ناو دەبن بە تایبەت لە چارەسەرکردنی کێشەی دارایی و فرۆشی نەوت بەڵام پێدەچێت هەنگاوەکانی داهاتووی ئاسان نەبن و لەمپەری گەورە بە دوای خۆیدا بهێنن. دەیەوێ بە تارانەوە ڕابگەێنێت کە عێراق نابێتە هیچ خەتەرێک و عێراق نابێتە هیچ ئاڵۆزیەک بۆ ئێرانیەکان و ئەم پەیوەندی لەگەڵ ئەمریکا دەیەوێ باڵانس ڕابگرێت و باڵانسەکەش لەسەر ئەساسی ئەوەیە کە عێراق نەکەوێتە ناو ئەم ململانی کە هەیە.
بەڕای چاودێرانی سیاسی زەیدی لە هەوڵی پەراوێزخستنی دەستێوەردانە ناوچەیەکاندایە و دەیەوێت دەستی ئێران لەسەر کابینەکەی کورد بکاتەوە، بەڵام داهاتوو وەڵامی ئەو پرسیارەمان دەداتەوە کایە عێراق دەگاتە کەناری ئارامی و پارێزگار لە سەروەری خۆی یان دەبێتە قوربانی نێوان ململانێ سیاسیەکان و گەڕانەوە بۆ دۆخی تێکچوونی ناوخۆی. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. هەر لە ناوچەکە بەڕێبەرایەتی گشتی بەندەر و گۆمڕکی سووریا ڕایگەیاندووە لە ڕێگای لوبناندا دەستیان بەسەر بارێکی چەکی قاچاقدا گرتووە بە گوێرەی ئەو دامەزراوەیە بارەکە 226 بۆمبی لە خۆگرتووە و لە ناو ئۆتۆمبیلێکدا شاردراوەتەوە و بەرەو لوبنان ڕۆیشتووە. هەروەها ڕۆژی یەکشەمەش دەسەڵاتدارانی سووریا ڕایانگەیان دەستیان بەسەر بارێکی موشکی توورمەودا و موشکی دژە تانک و فڕۆکەی بێفڕۆکەوان لە سنووری وڵاتەکەیان لەگەڵ عێراقدا گرتووە. حزبوڵڵا ڕەتی کردوێتەوە هیچ چالاکێکی لە سووریادا هەبێت و ئەو تۆمەتانەی بە ساختە و دروستکراوە بێبنەما بە ئامانجی زیانگایاندن بە حزبوڵڵا ناوبردووە. وەزارەتی ناوخۆی سووریاش لە بەیاننامەیەکدا حزبوڵڵای بە میلیشیا تێرۆریستیەکان ناوبردووە. شایانی باسە حکوومەتی دیمشق هەروەها ڕۆژی پێنجشەمەش دەستی بەسەر بارێکی دیکەی چەکدا گرتووە کە بۆ حزبوڵڵا نێردرابوو. بەفرە خەیاڵ بکە جارە بەری وێ بارێ بەری وێ دناف کەمیۆنێکە خیاراندا کرد و خەیاڵ بکە دەما سەرۆکی بەشار ئەسەد دوێ وەختێدا چ خواست چەک بۆ سووریا و حزبوڵڵا هاتە دەرباسکردن بێ کۆوەریگرتن. هەرحاڵ ئەف ژە عێراقی دەیشتێ ڕەتکردن سەر ئاستە فەرمی یەک ژێ پێشینەیەن سەرەکەیەن سەرۆک وەزیرێ عێراقی عەلی زەیدی ڕێگرتنە لە قەجاقجێتیە چەکانە ژە عێراق بۆ سووریا و پشتا بۆ لبنانێ. سەرۆک وەزیر بخوا چاودێریە vê هەلمەتێ دکە و بەرپرسێن عێراقی ئیرۆ گرتنا دوو کەسان بە تۆهمەتا بەشداربوونە دە تۆرەکە قاچاقجێتیە چەکاندا ڕەگهاند ji بۆ بهتر ئاگاهدارین ها پەیامنێر سنوور کەریم ji سلێمانیê bi meraya dem baş سنوور ئاگاهiyên nû divê derbarê de çine û kîne ew kesên ku çekan bi awayekî neyasayî dibine dervê Iraqê. بەڵێ بەفراو ئەم کاتتان باش وا دیارە وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد یەکێک لەو دۆسیە هەسیارانەی ئێستا کە ڕاستەوخۆ سەرۆکوەزیرانی عێراق عەلی فالحسەیدی لە عێراقدا خۆی سەرپەرشتی پرۆسەکە دەکا پرۆسەی هەناردەکردنی نایاسایی چەکە لە عێراقەوە بۆ سووریا. وا دیارە بەڕێوەبەرایەتی گومرگی بەڕێوەبەرایەتی گشتی گومرگی سووریا ئەمڕۆ ڕایگەیاند کە بۆ سێم جارە دەست بەسەر بارێکی گەورەی چەکی نایاسایی دەگرن کە لە عێراقەوە هاوردەکراوە بەرەو سووریا. وا دیارە ئەوەی کە بەپێی سەرچاوە فەرمیەکان یاخود سەرچاوە ئەمنیەکانی عێراق یاخود بەشێک لە میدیا عێراقیەکان بڵاویان کردوتەوە کە ئەو چەکانە دەنێردرێن یاخود هەناردەی وڵاتی لوبنان دەکرێن بۆ ئەوەی کە ڕادستی حزبوڵڵای لوبنانی بکرێن. وەکو ئاماژەم پێکرد لە چەکەکان لە یەکێک لە گومرگە فەرمیەکانی سنووری نێوان مووسڵ و ئەنبارەوە داخل دەکرێن بە ناوی یەکێک لە واتە دەواازە سنووریەکانی نێوان عێراق و سووریایە. ئێستا لە عێراقدا ئەمڕۆ بارێکی تر دەستی بەسەرداگیرا و هەڵمەتەکە زۆر چڕترک بۆتەوە و لە هەمان کاتدا سەرۆکوەزیرانی عێراق ڕاستەوخۆ خۆی سەرپەرشتی پرۆسەکە دەکا بۆ دەست بەسەراگرتن یاخود دەستگیرکردنی ئەو کەسانەی کە تێوەگلاون لە پرسی هەناردەکردنی چەکی نایاسایی بۆ وڵاتانی دراوسێ و بە دیاریکراویش بۆ لوبنان. هەر لەو چوارچێوەیەدا ئەمڕۆ دوو کەس لە ناوخۆی عێراق بە بۆنەی تێوەگلانیان لەم پرسا دەستگیر کراون. بەڵێ سنوور وەک خۆشت ئاماژەت پێکرد و هەواڵەکان باز لەوە دەکەن کە ئەم چەکانە بۆ حزبوڵڵا نێردراون. حزبوڵڵاش ئەمڕۆ ئەوەی ڕەت کردوێتەوە کە هیچ چالاکێکی لەو شێوەی هەبوو بێ بە تایبەتی لە سووریا. لە عێراق چ دەڵێن ئایا ئەمە بە فەرمی پشتڕاست کراوەتەوە کە بە دڵنیا بوونەتەوە کە چەکەکان بۆ حزبوڵڵا ڕەوانە کراون؟ بەفراو تا ئێستا هیچ سەرچاوەیەکی فەرمی بەناوی حکوومەتی عێراقیەوە ئەم هەواڵەی پشتڕاست نەکردوتەوە تەنیا لەو چوارچێوەیە کە چەندین جارە جەخت لەوە دەکەنەوە کە هەڵمەتی دەست بە سەراگرتنی چەکی نایاساییان لە ناوخۆی عێراقدا دەست پێ کردووە. بەڵام وەکو ئەوی کە ئەمڕۆژ بە فەرمی بەڵێ سەرچاوەکان دوو ناویان بڵاو کردەوە کە تێوەگلاون بەڵام حکوومەتی عێراقی تا ئێستا خۆی بەڕسمی نەیتوانیوە ئەم پرسە کۆنتڕۆل بە خێرایی ئەمەوێ ئەوەشم ئەو زانیاریەشم بدەیتێ کە چەکەکان چی چەکێکی لە خۆ گرتووە چه جۆرە چەکێک بوون؟ بەفراو تەنیا
چەکی سوگنیە وەکو جەنابیشت پێشتر ئاماژەت پێکرد بەشێک لەو چەکانەی کە بەنایاسایی براونەتە دەرەوەی عێراق چەکی قورسن واتە چەکی پارچەی درۆنی و دژە تانک و دژە تۆپ دۆزراونەتەوە. ئەمڕۆ دەزانین کە بەڕێوەبەرایەتی گشتی گومرگی سووریا ڕایگەیاند 200 و نزیکەی 26 پارچە تۆپیان پارچە بۆمبیان دەست بەسەراگرتووە کە لە عێراقەوە هەناردەی سنووری سووریا کراون لەوێشەوە هەناردەی لوبنان کراون. ئەمە تەنیا ئەو سەرچاوانن کە لە ناوخۆی سووریا پژڕاست کراونەتەوە ئەوەی کە لە عێراقدا هەیە بەشێک لە سەرچاوە ئەمنیەکان بە ناوی سەرچاوە بڵاویان کردوونەتەوە بەڵام وەکو پژڕاستکراوی حکومی تا ئێستا هیچ شتێک نییە. دیارە وەکو ئاماژەم پێکرد چەکەکان جگەلەوەی کە چەکی سووکن بەشێک لەو چەکانە چەکی قورسیشن وەکو وتمان درۆن و چەندین جۆری ترن کە ئاودی و کراون. بەڵێ سنوور کەریم پامێرج سلێمانی مەراوی گەلک سپاس بۆ ڤانزانیاریە. داخستنی تەنگەی هۆرمۆز جگە لە پەکخستنی هەناردەکردنی نەوتی خاوی عێراق قەیرانێکی نوێی لە دابینکردنی سوتەمەنیش لەو وڵاتەدا دروست کردووە. عێراق بۆ دابینکردنی پێداویستیە نێوخۆیەکانی زۆر پشتی بە هاوردەکردنی سوتەمەنی بەستووە و ئەم دۆخەش بووەتە هۆی بەرزبوونەوەی بەرچاوی نرخەکان. هەرچەندە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێو شوێنەکانیان بۆ کەمکردنەوەی ئەم فشارانە گرتووەتە بەر بەڵام شارەزایان دەڵێن ئەم کێشانە لە ماوەیەکی کورتە چارەسەر نابن. بۆ زانیاری زیاتر لەگەڵ پەیامنێر دیار جەماڵ قسە دەکەین لە هەرێمی کوردستانەوە. دیارە و کاتت باش باس بکە بۆمان کە دۆخی سوتەمەنی لە عێراق و بەتایبەت لە هەرێمی کوردستانی ستا چۆنە؟ ئایا کاریگەری خستووەتە سەر ژیانی ڕۆژانەی خەڵک؟ بەڵێ بەفرا و ساڵە هەم کاتتان باش. دیارە ڕەشەبایەکی بەهێزەیە و ئەمە لەوە دەست پێ بکەم کە لەگەڵ جەنگی ئێران ئەمریکا کە دەستی پێکرد دیارە کێشەگەلێکی زۆر بەرەو هەرێمی کوردستانی گرتووە. یەکێک لەوانە کێشەی سوتەمەنیە، ئەنی ئێستا غاز بە جۆرێک گران بووە کە لە توانای دابیکردنی خەڵکدانیەوە لەمان کاتە سوتەمەنی کە زۆر گران بووە بە تایبەتی بنزین ئەمە شوای کردووە کە هاوڵاتیان شۆفێران دووچاری گرفتی گەورە بنەوە. هەرچەندە کە سەرکۆزیرانی هەرێمی کوردستان دوێنێ بڕیاریدا کە بنزینی نۆرمال لە حکومی بکرێت بە 750 دینار و لە کەرتی تایبەت بکرێت بە 850 دینار، بەڵام لە دوێنێەوە ئەم بڕێرە درراوە بەڵام یاشتان بڕێر نەچۆتە بواری جێبەجێکردن و ئێستا نۆرمال لە کەرتی تایبەت بڵین لە بنزیخانە ئەهلیەکان 1150 دینار و هەروەها محەسەن 1350 دینار واتە نرخەکان زۆر زۆرن بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان کە داهاتی تاک زۆر دیاریکراوە و کێشەیەکی گەورە ئێساکە بەرۆکێ هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە و ئەمێ باسەوە بکەم کە داخستی کێڵگەی کۆرمۆر یەکێکی دیکە لەو گرفتانی کە وای کردووە کە نرخی غاز لە بە هەمان شێوە لە هەرێمی کوردستان نرخەکەی ڕوو لە زیادبوون کاتیانی حکوومەت نەتوانێت توانای دابیکردنی غازی نەبێت و تەنەها ئەوە نەبێت کە لە ڕێگەی کۆبوونی خۆراکەوە هاوڵاتیان دەتوانن غاز وەربگرن و بە شێوەیەکی گشتی واتە هاوڵاتیان ناڕازین. ئەمڕۆ سوشیال میدیا هەموو بۆ بە باسی ئەوەی کە بنزین نرخەکەی گران بۆەوە داوا دەکەن ئەم گرفتە چارەسەر بکرێت. ئەم گرفتش دیارە تەنها ناوخۆی هەرێمی کوردستانی نەگرتووەوە زۆرێک لە ناوچەکانی دیکەی عێراقیشی گرتوێتەوە. باشە دیارە سخوازم بپرسم ینی ئەف پرسیارێکە سوتەمەنیە تەنێ لە هەرێما کوردستانەیە یانژی لە عێراقی بەتەواهیە گەل و دەڤەرێن درن عێراقی چاوایە؟ بەڵێ دیارە بە داخستنی تەنگی هورمز هەر لە سەرەتاوە تاوکۆ ئێستاکەش کە ئێستاکە ئەمریکا و ئێران لە جەنگدان ئەمە وای کردووە کە نەوت هەناردەکردنی نەوت لە عێراقەوە بە ڕێژەیەکی بەرچاو کەم بێتەوە. پێشووتر پێش جەنگەکە 1,200,000 بۆ 1,300,000 بەرمیل لە ڕۆژێکدا عێراق هەناردەی دەرەوەی ئەکرد، بەڵام ئێساکە ڕێژەکەی دابەزیەوە بۆ نزیکەی 400,000 بەرمیل لە ڕۆژێکدا کە 250 لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بۆری هەرێمی کوردستانەوە دەڕات و 150 لە ڕێگەی سووریاوە بە تانکەر دەڕات. بەڵام ئەمە شوای کردووە کە گرفتی سوتەمەنی بە هەمان شێوە لە پارێزگاکانی دیکەی عێراق دروست بێت بە تایبەتی لە کەرکووک من کە ئێوارەی ئەمڕۆ لەگەڵ ژمارێک و نیشتیمانی و ژمارێک بەرپرسە قسەم کرد ئەوان باسییان لەوە کرد کە بنزیخانەکان بە شێوەیەکی گشتی بنزیخانە حکومیەکان قەرەباڵغێکی زۆری پیاوە دیارە ڕاستە لەوێ بنزین بە 450 دینارە جیاوازە لە هەرێمی کوردستان، بەڵام قەرەباڵغێکی زۆری دیاوی ینی هاوڵاتی شۆفێر ئەگەر بێت بنزین وەربگرێ ئەوە کاتێک
کاتێکی زۆری دەوێت تاوەکو بتوانێت بنزین وەربگرێت. ئەمێ ساڵح باستەوەش بکەم کە بڵین ژمارێک لە ئەندامانی پەرلەمان لیژنەیەکیان پێکێناوە و لیژنەکە بەدوادا چوون بۆ ئەوە کەن کە دانیشتنی لەسەر بکرێت و هەروەها بۆ ئەوەی کە بنزین چۆن لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق 450 دینارە لە هەرێمی کوردستانیش هاوڵاتیان ئیسیفادەی لێ بکەن و هاوڵاتیانش بتوانن بە 450 دینار بنزین بکەن چونکە جیاوازەکە زۆرەوە لامان کاتە لە کاتی تایبەت بنزین زۆر بە کەمی دەست دەکەوێت یاخو نرخەکەی زۆر گران لە توانای هاوڵاتیان دانیە. بەڵێ دیار سپاس بۆ زانیاریەکانت دیار جەماڵ پەیامنێر لە هەرێمی کوردستانەوە. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرنێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ چوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. دەمەکێدا کە حکوومەتە نویا بریتانیایە دەست بە کار دەکە پرس هێنجی لەسەر سبەرۆجا سیاسەتە دەربەیە وی وڵاتی دەمینن. گەلۆ چ گوهرتن تێنە چاوەڕێکردن دەربارەی پەیوەندیên بریتانیا بە ئەمریکا ژی ئالیکی و بە ئێرانê re jî و هەروەها لەسەر دۆزا کوردی jî ji bo bêhtir agahî em diçin cem hevkarê xwe Ariş Salih dem baş Ariş te çi tiştên nû divê derbarê de hene. زۆر سپاس ساڵح بەڵێ هەروە کاماژەت پێدا بریتانیا قۆناغێکی نوێی ژیانی سیاسی خۆی دەست پێ کرد دوای دەستبەرداربوونی کێرستەرمەر وەکو سەرۆکوەزیران کە لە پۆستەکەی دەستبەردار بوو ئەندی برنهام وەک سەرۆکوەزیری نوێ دەستی بەکار کرد و ئێد میلیبانیش پۆستی وەزیری دەرەوەی بۆ دیاری کرا لەم پەیوەندیە لە ڕاستیدا ئەم گۆڕانکاریانە کاتێک ڕوودەدەن کە جیهان ڕوبڕووی ئاڵۆزی سیاسی و سەربازی گەورەیە لە شەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بگرات تا ململانەی ڕووسیا و ڕۆژاوا و پرسی پەیوەندی داهاتووی ئەوروپا و رووسیا و پەیوەندی دووسەری ئاتلانتیکۆوانە هەمووی باسی گرنگن لەو پەیوەندی داهاتوو تاراوە کە زۆر کەس دەپرسنایە سیاسەتی دەرەوەی بریتانیا بە شێوەیەکی بنچینەی دەگۆڕێت وەڵامی سەرەتایی ئەوەیە کە لە نێوان گۆڕانکاری و بەردەوامی زیاتر دەبینرێت با بزانین چۆن و بۆ یەکەم هەنگاوی بەرنهام پەیوەندی تەلەفۆنی بوو لەگەڵ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لەو پەیوەندیەدا جەخت لەسەر هاوپەیمانی بە ناتۆ و بەرگری و پاراستنی ئازادی هاتوچۆی دەریایی و هەروەها بابەتی تەنگەی هۆرمۆز کرایەوە و بابەتی بەرگریش خرایە بەرباس سەرۆک ترامپ ئەو پەیوەندیەی تەلەفۆنیەی بە باش نرخاند ئەوە ئەمە نیشانەیە کە لەوەی کە پەیوەندی تایبەتی نێوان لەندەن واشنگتن هێشتا بنەمای سیاسەتی دەرەوەی بریتانیا دەبێت. بەڵام ئەمە مانایەوە نییە کە لە هەموو شتێکدا هاوڕابن بەرنهام دەڵێت ئاراستیەکی پراگماتیستیانەی دەبێت واتە لە بوارە استراتیژیەکاندا وەکو ناتۆ ئۆکرانیا و دژە تیرۆریزم لەگەڵ واشنگتن کار دەکات بەڵام لە بابەتەکانی وەک گۆڕانی کەشوهەوا یان هەندێک پرسکەلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەنگە ڕای جیاوازی هەبێت. لە لایەکی ترە ڕۆژاردننی ئێدمیلیبەند بۆ وەزیری دەرەوە مانایەوەیە کە جەخت زیاتر دەکرێتەوە لەسەر دیپلۆماسی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و یاسای نێودەوڵەتی میلیبەند بە گشتی پشتیوانی ئەوەیە کە پێش بەکارهێنانی هێز گفتوگۆ و ڕێگا دیپلۆماسیەکان تاقی بکرێنەوە لەسەر قەیرانی ئێران بە تایبەتی ڕایگەیاندووە کە دەبێت ڕێگا لە بەرفراوانتربوونی شەڕ بگیردرێت و جەخت لەسەر گرنگی یاسایشی تەنگەی هۆرمۆز کردوتەوە. بۆ کورد پرسیارەکە ئەوەیە ئایا گۆڕانکاری لە دەوڵەتی بریتانیا چ مانایەکی هەیە نەبێن هەموو نە میلیبەند لە کاری سیاسی خۆیاندا ڕاستیەکەی تەبێ هەڵوێستێکی پتە و بەهێزیان لەسەر کورد نەبووە بەڵام بە پشت بەستن بە ڕەوشی گشتی سیاسیان دەتوانرێت بڵێن کە پشتیوانی لە ماف پاراستنی کەلتوری سیاسی کەمینەکان دەکەن لە ناو سنوورە هەبووەکاندا بۆ کوردەکان ایران ئەمە زۆر بەمانای پشتیوانی دیپلۆماسی و مافی مرۆڤ بە حکوومەتی هەرێم و ڕۆژ ئاواش دەتوانێت بە واتایبێت کە دەوڵەتی بریتانیا زیاتر بۆ باسی بەشداری سیاسی مافەکانی حکوومەتە هەرێمیەکان و ڕۆڵی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ڕێکخستنەوەی پەیوەندی هەرێم و ناوەندی کراوە بێت بە کورتی دانانی حکوومەتی بەرنهام گۆڕانکارێکی زۆر گەورە نییە
بەڵام دەنگێکی جیاوازتر لە بوارەکان دیپلۆماسی و مافی مرۆڤ دەهێنێت بۆ کوردان. ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی قسە لەسەر مافی مرۆڤ، دموکراسی و یەکسانی بکەن لەگەڵ لەندەن، بەڵام پێویستە بە واقعبینی بەرەو پێش بشن. هاوکات بریتانیا هەروەها پێویستی بە هاوسەنگکردنە لە نێوان هاوپەیمانەتی استراتیژی و بنەماکانی خۆی. لە کۆتاییدا ئەوە ئەرکی سەرشان و ئەرکی سەرشای نوێنەرانی کوردەکە پیشان بدەن ماف و یەکسانی کوردەکان چۆن دەتوانێت لەگەڵ ئامانجەکانی ئارامی و دموکراسی لە ناوچەکەدا یەک بگرێتەوە. ساڵح. سپاس ئارەشی بۆ ڤان ئاگاهیەتە دایمە. ئەم دخوازم باڵەوە بشینی سەرەوەیەکێ بینەرێژاک و وەزیری بریتانی نوێ وەزیری هەفتانێک لە ناوە 10 ساڵاندا دەبێ وەزیر سەرۆک وەزیری بریتانیایی. سپاس ئارەش. بله بیرن هجام وگرن کنگرس کمباوریجی گوتبو وزیر جنگی پیت هکسس و فرمانداری گشتی ارتش آمریکای دان کین د برسوا پرسن سیناتوران بدن درباره داخواز حکومت یا ترخان کردن بودجه که مزنتر جبو پنتاگون و اپراسیون لشکری دژی ایرانی. انجمن نونران به پاکت که مزنا لیچونین بروانی پیش ورده چه جبو آگاهی بهتر جبو سروی مجارین ها فهمنیره دنگ امریکای کنگرس مریوان همه به مرایه دم باش مریوان ناوروکا و دانشتنه به برفرهی چیه اگر زحمت نمیجمران بشی؟ بەڵێ ئەمە گرنگترین بابەتی ئەمڕۆیە دانیشتنەکە ئێستا دەستی پێکرد و لە دانیشتنی ئەمڕۆدا لیژنەی دابینکردنی بودجە لە ئەنجومەنی سینات ئەم دانیشتنە سازەکات تێدا وەزیری جەنگ پێک هێکسەس و سەرۆکی ئەرکانی سوپای ئەمریکا جەنەرال دان کین ئامادە ئەبن بۆ پشتگیریکردن لە داواکاری حکوومەت بۆ دابینکردنی بودجەیەکی زیاتر بۆ پەنتاگۆن. ئیدارەی سەرۆک ترەمپ داوای نزیکەی 90 میلیارد دلار دەکات وەکو بودجەی فریاکەوتنی پێڵەن ئیمەرجنسی نزیکەی 70 میلیارد دلاری بۆ وەزارەتی جەنگە. دانیشتنی ئەمڕۆ زۆر گرنگە چونکە دوجار کە وەزیری جەنگ لە کۆنگرێز بوو بۆ وەڵامدامی پرسیاری یاسادانەران لە سەرەتای مانگی پێنجا بوو. بێگومان زۆربەی ئەم دانیشتنە چاوەڕێ دەکرێت لەسەر ئێران بێت. سیناتۆرەکان وەڵامیان دەوێت دەربارەی استراتیژی سەربازی حکوومەت دژ بە ئێران و هەروەها تێچووی ئەم ئۆپراسیۆنیە. هەروەها و راپۆرتانەی دوایی کە دەڵێن پەنتاگۆن دەیان برینداری سەربازی لە هێرشەکان ئێراندا ئاشکرا نەکردووە و ئێستا کە گەشتونێتە دەیەم ڕۆژی دووبارە هەڵگیرسانەوەی جەنگ دژ بە ئێران ئەمەش چاوەڕوان دەکرێت ببێتە هۆیەک یان ببێتە پرسیاری زۆربەی یاسادانەران. من دەقی وتاری پێکهێسسم لایەکە ئێستا بڵاویان کردەوە تیادا داواکە ئاڵێ یەکێ ئاشکرایەکە یەکێ لەو مەرجانە یەکێ لەو پێویستیانەی بۆیە داوایان بودجەکەن بەهۆی جەنگی ئێرانەوە پێویستیان بەوەیە کە کۆگاگانی چەک و تەقەمەنی پڕ بکەنەوە و هەروەها لەگەڵەوەشا بۆ خۆ ئامادەکردنە بۆ ئامادەسازی سەربازیە بۆ داهاتوو. وەکوتم ئێستا یاسادانەران سەرگەرمی دەستپێکردنن بەو دانیشتنە و دەیانەوێت بزانن کە حکوومەت چ بەرنامەیەکیە بۆ ڕێگرتن لەوەی کە ئێران چەکی ئۆتۆمیە بێت و هەروەها لە ڕێگرتن لە فراوانبوونی ئاڵۆزیەکان و زیادبوونی ململانیەکە. مەریوان لە کاتێکدا سینات داواکاریەکەی حکوومەت تاوتوێ دەکا ئەنجومەنی نوێنەرانیش وەک ئاماژەت پێکرد خەریکی پەسەندکردنی بودجەی وەزارەتی جەنگن. لە ئەنجومەنی نوێنەران چی ڕوودەدا بۆمان باس بکە؟ بەڵێ لە ئەم چەند ڕۆژە سینات و کۆنگرێسیش ئەنجومەی نوێنەران زۆر مەشغوڵن. لە هەمان کاتدا ئەندامانی کۆماری لە ئەنجومەنی نوێنەران خەریکی بەرەوپێشبردنی چەند پرۆژە یاسایەکن لە نێوانیاندا بودجەی بەرگری. لیژنەی یاسای ئەنجومەنی نوێنەران دوێنێ ئێوارە گفتوگوی لەسەر چەند پرۆژەیەک کرد. لە نێوانیاندا بودجەیەکی ئیزافی هەبوو بۆ پەنتاگۆن و بودجەی ساڵی داهاتووی وەزارەتی جەنگ. با سێری ئەم راپۆرتە بکەین کە ئامادەمان کردووە. That does not mean we should blind ourselves to the reality of the timeline ahead of us. We have a lot of heroic people. ئێمە ژمارەیەکی زۆر خەڵکی پاڵەوانمان هەیە کە لە سوپادا لە دۆخێکی سەختدا خزمەت دەکەن بۆیە پێویستە ستایشیان بکەین. ئەمانە باشترین و ئازادترین کەسانی وڵاتەکەمانن. ئەوان وڵاتەکەمان دەپارێزن و بۆی دەجەنگن. لە کۆبوونەوەی لیژنەی یاسایی ئەنجومەنی نوێنەراندا
کۆماریەکان بەرگریان لە چەند پرۆژە یاسایە کرد لە نێویاندا دابینکردنی نزیکەی 6 ملیارد دلار بودجەی تەکمیلی بۆ وەزارەتی جەنگ و زیاتر لە 1 تریلیۆن دلار بودجەی ساڵی داهاتوو بۆ وەزارەتی جەنگ. هەروەها وتیان کە دابینکردنی بودجە بۆ مەبەستی بەرگری نیشتیمانی یەکێکە لە بەرپرسیارەتە سەرەکیەکانی حکوومەت و ئەو پارە زیادەیەش یارمەتی دەردەبێت بۆ بەهێزترکردنی سوپا. ڕەخنەگران دەڵێن کە کۆنگرێس پێشتر بودجەی دابین کردووە و پەسەندکردنی بودجەی زیاتر بێ دۆزینەوەی سەرچاوی داهات نەگونجاوە. کۆماریەکان مانگی حوتی ساڵی ڕابردوو 150 میلیارد دلاریان بۆ وەزارەتی بەرگری دەرخان کرد. تا ئێستا نیوەی ئەو بڕەپارەیە خەرج نەکراوە. ئێستا دەیانەوێت 6 میلیارد دلاری تر بنێرن بۆ جەنگ. دووبارە بەبێ ئەوەی سەرچاوی داهاتی ئەم پارەیە دیاری بکەن. لە کۆبوونەوەکەدا لیژنەی یاسایی ڕێکارە یاسایەکانی چۆنەتی گفتوگۆکردنی پرۆژە یاساکانی پەسەند کرد و بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا پرۆژە یاساکان بخرێنە بەردەم تەواوی ئەنجومەنی نوێنەران بۆ دەنگدان. بەڵێ بفراو حاڵی حازر ئەنجومەنی نوێنەران دانیشتێکی کراوە هەیە بۆ باسکردنی ئەو پرۆژە یاسایانە و مشتومڕەکە تا ئێستا کۆتایی نهاتووە، بەڵام پێش کۆتایی ئەم هەفتەیە دەردەکەوێت کە ئایا لە ئەنجومەنی نوێنەران دەنگی پێویست دەبێت بۆ پەسەندکردنی ئەو چەند پرۆژە یاسایی کە باسمان کرد. باشە مەریوان قۆناغا پێش ینی ئابێ ئەوان هەردوو هەوڵان دێچ بە؟ سبەی یا دوو سبەی تەواوی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران گفتوگۆ لەسەر ئەو پرۆژە یاسایانە دەکەن، چونکە ڕۆژی هەینی دو ڕۆژی کارکردنیانە دەنگ لەسەر هەروەها دەنگ لەسەر ئەو پرۆژە یاسایانە دەدەن وەکووتم پێشەوەی ڕۆژی هەینی دواوادەی ئیشکردنیانە پێش ئەوەی کە پشووی هاوینەیان دەست پێ بکات و هەتاوەکو ناوەڕاستی مانگی نۆ ئیشان نابێت. لە ئەنجومەنی سیناتیش دانیشتنەکەی ئەمڕۆ چەند کاتژمێرێک دەخایەنێت، بۆیە لە ماوەی داهاتوودا لە چەند ساعاتێکی داهاتوودا بۆمان دەردەکەوێت کە ئایا ئەندامانی سینات بە وەڵامی پرسیارەکانی قایل دەبن بە وەڵامانەی کە پیت هێکسس دەیداتەوە و ئایا زانیاری زیاتریان سەبارەت بە ئۆپراسیۆنەکان دژ بە ئێران و هەروەها وردەکاری زیاتریان دەست دەکەوێت سەبارەت بە استراتیژی حکوومەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران. برای پایمنێری دەنگی ئەمریکا کۆنگرسێ مەریوان هەمە سپاسی بۆ زانیاریەتە. گیانبەخکردنی نۆ پێشمەرگەی کۆمەڵە لە هێرشێکی ئاسمانغی ئێران بۆ سەر شاری سلێمانی کاردانەوەیەکی زۆری لە نێو کوردی هەموو پارچەکاندا لێکەوتوەتەوە. لە باکووریش خۆ پیشاندەرانی کورد هێرشەکەیان سەرکۆنە کردووە و داوایان لە ئەمریکا کرد لە سیاسەتەکانیدا بەرژەوەندی و داخوازیەکانی گەلی کورد لە ناوچەکە لە بەرچاو بگرێ. پەیامنێر خەجیجان لە ئامەدەوە ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوون. ڕۆژە ئینێ لە سلەیمانیە نە پێشمەرگەین کۆمەلێ دە بۆمبەبارانە ئیرانێدا ژیانە خۆش دەستان. کوردن باکوور کشتنا پێشمەرگەیان و ئێرشیان سەر کوردستانی شەرمەزارکردن. دەولەتە ئیرانێ توجاری ji kiryarên terorîstî dev jê bernade. Piştî ku Îranê li tengava Hurmuzê êriş bir ser kêştiyên bazirganiyê, fermandariya navendiya Amerîkayê pêleka nû pêk anî li ser bingehên Îranê. Îran jî li hember wê êriş bir ser xaka Kurdistanê û bingehên peşmergeyên Partiya Komeleyê li Sileymaniyê bombe kir, ku di encama êrişan de neh peşmerge jiyana xwe ji destan. Li Amedê Partî û PKK'yên Kurdistanê kuştina peşmergeyan û êrişên Îranê şermezar kirin û bi daxuyaniyek bang li welatên cîhanê kirin. Ev êrişên dewleta dagirker a Îranê ne tenê li dijî komeke siyasî leşkerî ne. Em van êrişan weke êrişên li dijî milletê Kurd û hemû perçeyên Kurdistanê dinirxînin. Hêzên Kurdistanê ê Rojhilat li hemberî Îranê ne navaşardene. Başûrê Kurdistanê îro li hemberî Îranê ne navaşarde ye. Êrişî wan nekirine. Yani ji ber vê yekê tu sedem tuneye ku êrişî em bêjin gund û bajar û navçeyê Kurda û Kurdistanê dikin. Beşdarên daxuyaniyê destnîşan kirin ku divê Amerîka li herêmê berjewendiyên Kurda jî biparêze. Dibêje Amerîka vê rastiyê bibîne û müttefikê xwe li herêmê ji nû ve bike, divê têkilê wan û Kurda baş bin û ser berjewendiyên her du aliya ve ne berjewendiyê yekalî. Siyasetvan bi bîr dixin ku mafê çarenûsiya Kurdan jî heye.
ئەم دەبێژن حتانی کۆل ڕۆژهڵاتە ناوین ملەتی کورد نەگیژە مافێن خوی بنگەهین چییە؟ هەری کێم لە هەر چارپەرچێ کوردستانê divê ku miletê Kurd bibe xwediyê statû bibe dewletek federal an konfederal an dewleta serbixwe hetanî ku vana pêk nên li rojhilata navîn ez ne bawerim ku wisa av hêdî hêdî biherike wê her pêl hevin. Partî û pêkhateyên Kurdistanê ji dewletên Ewropa û ji neteweyên yekbûyî dixwazin ku li hember êrişên Îranê bêdeng nemînin, ji bo parastina sivîlan gavên pêwîst bavêşin û piştgirî bidin rêbazên li gorî hiqûqa navnetewê. Xecican Farqîn, Dengê Amerîka, Amed. هر ل ترکی بینو درباره و عینی مجاری ده تونجر بکرهان هفسروک گشتی پارتیا و کوی و دموکراسیا گلان دم پارتی ایرو ایریشین ایرانیین سر هرما کردستان عراقی به تندی رخنه کرن بکرهان آنی زمان کو کرد نکردن برینه و گوت دست جوان ایریشان بردن جبو بهتر شروع وکرن افکارم ازلم یاساق لور استودیو مرایه سپاس ازلم یعنی اخفتن بکرهان ایرو چه دکارن زیاده بکن چماوی او آخافتن کرن و افرخ نکرن براستی صالح هجای گوتنه کود نامبرا همو کردن جیهانی لی نامبرا کردن لی ترکیه جی مجارا کردن لی ایرانی وک مجارا گرینگ دردی که و پیش او اف دومکو به زیده بونا ایریشین لسر کردن ایرانی و حرمین کرده نرازی بونک گشتی خویاده که از باور دکم باکرهان جیف دا خویانی ایرو لسر وار نرازی بونا دا و باکرهان گوت کو جه دسپیکا شر ده 28 سبات او وروه ایرانی گلک جاران ایریشی سر حرمین کردستانا عراقی کریه و بنگهین هیزین کردان هم لدروی ایرانی و هم جی سیویلین کرد ین ایرانی کریه آرمانج نیزی هزار ایریش بکاتیه و دوان ایریشانده هری کیم 28 peşmergeyin Kurd hatine kuştun u her vaha zedetiri nezi set peşmerge u sivil cihatine kuştun. Bakırhan hişyari da u Tehrane u gotku ev erişen kujer yendiji Kurda ev de berjevendiya İran'de ti encame dernexine hole jiberveji İran dibe akıl u hişmendi tev bir kere Kurd ne ligor serdemin berene 6 milyon Kurd yeni rojlata navin bakırhan vek heza heri giring ya çalak o rexistin kri binav kir u gotku hiç u çavin u gohin Kurdan hemu li ser İraniye çava tevdigere u her vaha li ser Kurdin İraniye u Kurd hemu yakın o ev vi balkeşi axwe de dominin. Özlem babçina ser babeteki dika دوێنێ بابڵێن شاندی دەم پارتی کە دوای سەردانەکەی لەگەڵ ئۆجەڵان ڕاگەندراوێکی بڵاو کردەوە کە تێدا ئاماژەی بەوە کردووە کە گوایە بڵێن ئۆجەڵان داوای ئەوەی کردووە هەنگاوی یاسایی بۆ بەدیهێنانی ئاشتی لە تورکیا دەبێ بنرێت. دەکرێت زانیاری زۆرترمان بدەیتێ لەسەر ئەو ڕاگەندراوەی کە شاندی دەم پارتی بڵاوی کردووە. بەڕاستی بفرا هەڤدیتنا دەم پارتی و ئۆجەڵانیا دۆخ گرنگ بوو ji ber ku ji 24 gulanê vir ve di navbera şandî û Öcalanda ti hevdîtinek pêk nehatibû û li gor nirxandinan û li şîrovekaran peyama herî giringiya Öcalan ji ber ku pêvajoyek aştiyê dimeşe li Tirkiye dibe hîn de dema daxuyaniyên siyasî derbaz bûye û ji bo ku ev pêvajoya aştiyê li Tirkiye ser bikeve dibe ev pêvajo derbazê qonaqeke nû pratik û qanûnî bibe. Rast e uzlam gelek spas bigure demamekê me uzlam yasak efkara me spas û vazaniyeriyên te. ساڵانێک شەڕ و ناسەقامگەری لە ڕۆژاوە نەک هەر کاریگەری لەسەر ژیانی گەورەکان هەبووە بەڵکو کاریگەری زۆرتریشی لەسەر منداڵان بووە و شێوازی یاریکردن و تێڕوانینی ئەوانی بۆ جیهانی دەوروبەریانی گۆڕیوە زۆرێک لە خێزانەکان نیگەرانن
لە زیادبوونی حەزی منداڵەکانیان بۆ یاریە سەربازیەکان و زیادبوونی بەکارهێنانی مۆبایل و دەڵێن ئەم ڕەوتە کاریگەری لەسەر تەندروستی دەرونیان دەبێت. پەیامنێر ئەمجەد کوردۆ لە قامیشلوەوە ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوون. لە گوندێ گرباوی یە سەر باژارێ قامشلۆڤە هەمرینێ کۆدیا 4 زارۆکانە ڕۆژانە bi tirs û fikar çavdêriya zarokên xwe dike. Zarokên wê piraniya demjimêran serê wan di hundirê ekranên telefona de ye û mijûlî lîstikên şer û tivingan e. Tiştek goderûniya wan guherandiye û ew ber bi tenêbûnê ve birine. Ez dibînim ez ban kurê xwe dikim يعني دبي 4 جار 7 جار حياقو قل مفد قرينه حياقو يعني جوي مجولها قلكي بيف مجول دبن برزقريك دجي كي قال لك اصاي خوندني داكتي يعني بري لاو كي محرتم صدبر انا ايصال شو درباس بو حيشتي والسابر ام جيان مرحله كي قم قوتي يعني ام جي قطبكن روجي ساعتاك زدي ساعتاك ام نكارم دنجبر قم دي بوك اسلوبك عدائي بيرتشي وقاوا قم يك جار مجي قطكر افروش نتني دناوا مالان دناوا بازارên herêmê de jî lîstikên leşkerî û yên şer cihê herî mezin digirin. Firûşkarên lîstikan dibêjin ku daxwaza zarokan li ser van lîstikan ji hemû cureyên din zêdetir e. 77% دسوق تابين السلاح مثلا بهافين هاتي سرمدا مثلا ام نظاري زاروك هاتين سباحتي مسبحه هاتين دمانشي افيجي هنا مثلا تي موسمك واجي هيا او زاروك ما يعني سلاح دعوه سلاح تكون افضل ما دمانشي هناك قلت متعلق بسلاح يعني نێزیکبوونا زارۆکانش بۆ لیستکên leşkerî li gorî pisporên derûnî bertekeke rasterast e ji ber rewşa şerê ku di salên borî de li herêmê dîtine û zarok li hengiya xwe di lîstikên şer de dibînin. يعني امكارم بين واقعك افتراضي دكف واقعك افتراضي هجر ام بين حلول بري هرتشتي زاروكي خو مالبات جوانتي خستن وعي زاروكي خو توجيهكم بقالي لستوكني دن ام نكارج نشكك دوان قدكن جلستكك مثلا ام بيجن بلستكك الكتروني قتالي هادي لكن تي فورا تشتكي بديل درباسك بيره تevî bangên pisporan û fikarên malbatan ofîsa parastina zarokan a serbidesteya Jinêve li herêma Cizîrê eşkere kir ku heta niha tipên gavên wan ên taybet di vê derbarê de tune ne. Rêgirtina li ber van lîstikan û parastina siberoja derûnî ya zarokan mîna berpirsiyariyeke hevbeş di navbera malbat û saziyan de dimîne. Hemrîn hewl dide telefonê ji dest zarokên xwe dûr bixe û wan ber bi lîstikên tevgerî ve bikişîne. Da ku karibin cîhana xwe ya zaroktiyê ji bandorên şer biparêzin. Emced Kurdo, dengê Amerîka, Qamişlo. Belê em ji Qamişlo biçin bendava Musilê û bandora heşkesaliyê li ser wê raporteke Xetab Umer heye kan pevre temaşekin. دەمێ هشکە ساڵی دویتە بەختەوەریەکە بخەم خانکە کێڤن برینێکە 41 ساڵە لە بن ئاوا بەنداوا مووسڵ دامایی هشکە ساڵی ڕەنگە بۆ هەموو جیهانێک کارەسات بیت لە لڤێرێ هێڤیەکە و تاکە دەرگیهە بۆ زڤرینێکە کاتی بۆ نیشتیمانی ئەم لەسەر بەلەمەکە لەرزوک دێچینە ناوەڕاستە بەنداوا مووسڵ لە بن vê ava sar û bêdeng hembêza gundê xanka kevn û bîrhatinên 120 xêzanan palkeftiye. 41 sal pêşnûke bi zora çek û biryarên rijêma wî demî xelkê vê dola zengîn bi zora milê hatine awarekirin bê ku qerebûya kêmtirîn rastî û darûbarên wan bihête kirin. Hemze Eîdû muxtarê gundê xanka kevne bi çavên pirî xerîbî temaşeyî binavê diket û wek ew dibêjît ji layê derûnî ve hêşta digel wan bîrhatinên wan xaniyên binav wî dijît. زيارتي ما ومزاري بازيد أو ما ينافي مدويتا تعاملي قال ما بقن كواجا مواطنة عراقي وهر كاس هي أمجي هر مواطنة ذي دولتنا ولا هم كردستانينا بس أم هر تابعي كردستانينا وكردستان وأم حمي يك دولتنا كاس ما كاسي أو نكت مدويتا تعاملي كواجا عراقي قال ما بقن نحقي ما بخون أفا بينجي سالة مش قندي ما معلوم كلن بهزارات دونة ما عرضي مشون وشو تعويض وشو تشندانا ما Azara gundê xanka kevin çîroka 86 gundên diyên vê deveriye ku li sala 1985 keftine bin bendava Mosul. Di nav wan de 12 gundên êzdînişîn
کو نبتنه مال بلکو مزارگه و پیگهن خوین میجوی و پیروزی جدزدان. اسیلیکم خلکی ما بیت ویرو مختارین گندن و سپین گندن و جوتیارین گندن گاز داخبین بگهینه ما از حاضرم درگه حتی هولیر و بلکه حتی بغداد جازده في کسی بشم چکو مدوید خدمت گندی خوی خان که کفمک. دنافبرا پیل ناوه و خونین هشک بویدا خلکی گندن جر بندا و موصل لهیویا بارانکا قربو کرنینه کوبرین وانین 41 سالی سارج بکد بری کو سالکا دیا هشک سالیه بیتو ناچار بن دیسان سیری کاولین خانین خوین خندقی بکن. خطاب عمر بو دنگ امریکا بندا و موصل. بله بینرن هیجان به وی راپورتاج دیگه داویه برنامه ایران به هیوینه و دمک خوش به مرا در باس کرده تا جاره کردن بمینن دناف خیر و خوشیه ده. هر شاد و آسوده بن. سلام به برنامه خبری صدای آمریکا خوش آمدید. امروز سه‌شنبه 21 ماه جولای سال 2026 میلادی است. من سحر عظیمی هستم.